چەکی ئۆتۆماتیکی کە بە شێوەیەکی نایاسایی گۆڕانکاریان تێدا کراوە سەدان هەزار دۆلاری کاش و 27 کیلۆگرام فێنتانیل هەموو ئەمانە لە ئەپارتمانێکدا لە سیاتڵ دەستیان بەسەردا گیرا وەک بەشێکە لە هەڵمەتێکی جێبەجێکردنی یاسا لە سەر تاسەری وڵات دژی ماددە هۆشبەرەکانی دەست کرد. ئەو بڕە لەسەر نوکی قەڵەمێک جێی دەبێتەوە ئەوەش دیسانەوە 2 میلیگرامە و ژەمێکی کوشندەیە لە فێنتانیل. ڕۆبرت هامەر کارمەندی سەرەکی لێکۆڵینەوەکانی ئاسایشی وڵات لە سیاتڵ دەڵێت ئەو ماددە هۆشبەرانەی لێرە دەستیان بەسەرداگیرا لە مەکسیکەوە هاتوون لە ڕێگەی ویلایەتی ئەریزۆنا لە باشووری ڕۆژئاواوە. زۆرێک لەو مادانەی پەیوەندیان بە فێنتانیڵەوە هەیە هەروەها ماددە بەیەکەوە بەستەکان و پەستانەکان و بۆیاخەکان زۆرێک لاوانەمان بەدی کردووە کە لە چینەوە دێن. ماونینگ وتەبێژی وەزارەتی دەرەوەی چین دەڵێت بازرگانیکردنی نایاسایی بە ماددەی فێنتانیل لە نێوان چین و مەکسیکدا نییە. هەردوو وڵات کەناڵی نەرمیان بۆ هاوکاری دژە ماددە هۆشبەرەکان هەیە و بەشە پەیوەندیدارەکانی بەرپرس لە هەردوولا درێژیان بە پەیوەندیەکی باش داوە. کوشکی سپی دەڵێت وا هاوپەیمانیەکی جیهانی دروست دەکات بۆ ڕێگریکردن لە بەرەمهێنانی ماددە هۆشبەرە نایاسایەکان و دەستنیشانکردنی هەڕەشەکانی دەرکەوتنی ماددە هۆشبەرەکان و پەخستنی بازرگانیکردن و چارەسەرکردنی دارایی نایاسایی و هەروەها وەڵامدانەوە لەسەر کاریگەری سەلامەتی گشتی و کاریگەریەکانی لەسەر تەندروستی گشتی. ئێمە کارەکانمان وا دەکەینە دوو هێندە بۆ تێکدانی دەرمانە دەستکردەکان کە بوونەتە هۆی لە ناوبردننی ژیانی کەسانی زۆری ئەمریکای و کەنەدی بە بەهێزکردنی کارەکانمان پێکەوە لە دیالۆگی مادەهۆشبەرەکانی ئەمریکای باکوور لەگەڵ مەکسیک بۆ بنیادنانی هاوپەیمانێتیەکی نوێی جیهانی دژ بە مادەهۆشبەرەکان دەستی پێکرد. ئێمە کار دەکەین بۆ ئەوەی ئەم دەرمانە بکوژانەی وەک فێنتانیڵ لە کۆمەڵگەکەماندا نەهێڵێن. جەیکب گاڵڤن دەڵێت کارتێڵەکانی ماددە هۆشبەرەکان هیچ لایەنێکی خراپ لە فرۆشتنی حەبی پڕ لە فینەتالیندا نابینن کە دەشێت کڕیارەکانی بکوژێت چونکە قەوارەی ئەو بازاڕەی دەتوانن لە ڕێی سۆشیال میدیاوە دەستیان پێدا ڕابگات زۆر گەورەیە. بۆ نەتاشا مۆزگۆڤایە سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.